دەمێ قاڵک بڵێم خەڵکە گۆپۆزیسیۆن بی دەبی گەشتبینی بڵاو کاتەوە هیوا ببەخشی ئەگەنا کو جم و جۆڵت پێ دەکرێت کەچی بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن بەخۆی دەڵێ کورە سیاست مەدار و ڕۆشن بیر و نازم کە قسە گەورانایە کەچی یەک تابلۆ ڕەش فێرە خەڵک دەکات ئەمی لە هەموو کۆی لێیە نازانم شایستە نییە خۆزیە کورد نەبوومە لە دایکەشی ئەوە لەش فرۆژمە کوورە کاکە ئەی بکەن شەرم لە خۆتان بکەن یەکەم میلەتی کۆر تا ئێستا سەربار لە باشوور دەڵێم سەرباری ئەو زێرابە پیسەی پارتی و یەکێتی لە 35 ساڵی ڕاد و سەرباری ئەو هەموو پارە هەڕشتنە هێشتا سیگناڵی زۆر جوان دەدا چۆن تۆ وەرە گۆڕانشی گەورە و گوران بە دووسێ مانگ تەفرتونیان کرد لە نزیک 1 ملیۆن دەنگدەر و هەوادەر کردیانە کورسیەکی بەلەدەی پێنەهات تۆ نەوەی نوێ شاسوار نییە گیرایە نەوەی نوێ خاوەن وعدەکانی خۆی نەبووم هیچ پێ جێبەجێ نەکرە بەنمونە تۆ کاتێک نەوشیروانێک دەبینی لە تۆپ بوو کە مرد وە لە دوای ئەوە کردیانە ئەوسە تازی ئەوەی ساڵ یادی دێت 50 کەس ناسەر گۆڕەکەی تۆ کاتێک ئەو یەکێتی زلوزە بەلاعە وەخت خۆی هەموو خەڵکی لەگەرە بوو چی دێهات تۆ کاتێک دەبینی بەنمونە نەوشیروان مرد لە هەولێرە 250,000 کە زیاتر چتە تازەی بەڵام کاکە کەریم سنجاری مرد 250 کەسی لێ نەبوو بە قوربان ئەوە زۆرە ئەو پارتیە بە هەموو زەخامەتی خۆیەوە حملەی کرد تۆ کاتێک دەبینی لە ئینتخاباتی پێشووتری عێراق کاکە 165 خەڵک نەچوە دەنگدان لەو 134 ئێرهاب تەزویر هەموو حزبەکانی کە پارە هەڕەشتن تۆ کاتێک دەبینی لە ئینتخاباتی ئەوزارەی 144 خەڵک هەر بایکۆت و پوچەڵ بووە دیکە لەو هەموو زەخت و زوڵگوتە یعنی 156 ببینە چەندی دایکی حزبی تر یعنی سیگناڵی جوان دەدرێتن کاکە تۆ کاتێک لە سۆسیال میدیا دەبینی دوو کەس ناوێری دیفاع لە پارتی وێچێتی بکە تۆ کاتێک دەبینی خورشی تەرچێک دەکەویتە ئاسمان بەڵام بە یەک جملەی ئەو خەڵکە دەیکاتە پەڕۆی بەگوو شتێکی جوانە نەوشیروانێک مانجی 5 مرد 95 مرد ئەڵە 95 بوو لە مانجی ئازار نەوشیروان وەکو چای بە فرتاوەوە ئێکاکەەوە هەموو قیمەی دەلالەتی و شاری خەڵکە تۆ کاتێک مەهاباد قەرەداغی دەمری 3 کەس ناستە تازیەکەی دوو پۆستی لەسەر نانووسێ مستەفا عەسەن گەورەیەکیش دەمری هەموو سۆسیال میدیا دەبێت بە 2 هەفتە زیاتر مستەفا عەسەن گەورە یعنی تۆ کاتێک بەڕێزان مەزلوم کۆبانیی وا خۆشەویست بە یەک لێدوان لەسەر بارزانی چی لێ هات ئەو مەزلوم کۆبانیەی کە خۆشەویستی لە ناو دڵ و دەرونی خەڵک بوو ئێستاش خۆشەویستە غەڵەتی گەورەشی نەکرد بەس چۆن ئەو میلەتەی ما قبوڵی نییە تۆ کاتێک دەبینێ سۆسیال میدیا دوو کەس دیفاع لە پارتی وێچێتی بکە کۆبوونەوەیەک دەکەن کاکە دەبنە گاڵتەجار دوو کەس دیفاعیانەیەکە بێت بە قەشمار دوو کەس دەبێت بە پارتی بە تایبەتی پارتی یەکێتیش بەس بە پارتی زیادر کاکە چۆن دەبێتە گڕوو لە ناو خەڵک بقێزەوەن یعنی ئەوانە هەموو نمونەی هەرە جوانی ئەو خەڵکەیە من تێناگەم سەرباری ئەو 35 ساڵی پڕ لە پارە هەڕشتن بۆ گەنیکردن بە تورکیا بە ئێرە خەڵک سیگناڵی جوان دەدا کاکە ئەو دەنگانەی جوان تۆرە شوان و ئیبراهیم تاتی ساس و نازام ئەو هەموو هونەرمەندە لە لایەکدانێ باسی ئەحمەد قایە نییە بە قوربان لە دڵ و دەرونی خەڵک تۆ کاتێک سەنابەرزنجی لە هەموو ماڵێک بە یەک لێدوانی لە هەموو ماڵەکان شابتڕێن کرا کاچ خۆم ئەوانە هەموو شتی زۆر جوانن ئینسانی ئۆپۆزیسیۆن ئینسانی هوشیار یعنی دەبێ ئەوە تێبگە میلەتی کورد زۆر هوشیارە سەرباری هەرەمووی نمونەی هەرە جوان پیشان دەدا کاکە وەرە من بڕوا بکە لە بەوە نییە وەرە هەڵوێستە جوان بی بزانە تامی خۆشەویستی خەڵک چۆنە من بۆ خۆم دەیبینم بەڕازی دەستمە هەر شوێنە بەڵام ئەوەی قێزەوە نەبزان کو بوویتە قەشمەر لە سۆسیال میدیا بڕوا بکە کەس ناوێت دیفاع لە پارتی وێچێتی بکە لەبەر ئەوەی دەبتە قەشمەر ئەوەش ڕفراندۆمی خەڵکە کە دەبینێ سۆسیال میدیا خەڵک چۆن دەنگە جوانەکان ڕێزی لێ دەگری لە دەبتە پارێزەری ئەوانی تریش کاکە دەستن ناو ماڵەکانیان سوک و ڕسویان دەکەن کەچی کاکەم هاتیە مۆرەشی لەوەی دەدا ئەوە تابلۆیە شەڕەشی دەکا مشکلەشی دروست دەکا تۆمەتە گلۆوەی دروست دەکا دوو جون بەوەی دەدا
تێم دەگەی تابلۆیەکی ڕەششانەیەک دەرێ بریا دایکم لە شفرۆش بە کورد نەبە کورە برا ئەو پەڕیشانازی بە میلەتەکەی خۆمان دەکەین لەبەر دووشت یەکەم کوردی تازە ئەو واقعکە دووەمیش سیگناڵی زۆر جوان دەدات تا ئێستاکە ئەو میلەتە نیشان دەدا هەر باشتریشت گۆڕان و نەوشیروان مستەفا و خورشید هەرچی و ئەمرو زەید و دەیان لەو نمونانەیە پارتی و یەکێتی و مەلا مستەفا و جەلال تاڵەبانی خەڵک چۆن دەیپەرستن ئەدی ئێستا